بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵم لە زنجیرەی سی و شەشەمین لە بابەتی پەروەردەی منداڵ و زنجیرەی سێەم لە هۆکارە سەردەمیەکان شێوازی هەڵس و کەوتکردن لەگەڵ ئەو هۆکار و بەتایبەت سەرهەردانی عەولەمە و عەلمانیەت لەو سەردەمەدا کۆ ئێمە بتوانین پەروەردەی منداڵەکان بکەین خۆڕاگرانە بەرامبەر ئەو تەوژمە ئەو شاڵاوە پڕ لە زوڵم و ستەمەیکەوە ڕوبەڕووی وڵاتەکەمان ڕوبەڕووی گەل و نەتەوەکەمان دەبتەوە، ئێمە ڕابوەستین بەرامبەری بتوانین منداڵەکانمان زایع نەکەین، بتوانین خۆمان زایع نەکەین، بتوانین ئەو منداڵن وەکو بیلبیلەی چاوی خۆمان بیان پارێزین ببنە مایەی چاوڕوونیمان هەم لە دونیا هەم لە قیامەت. لەو زنجیرەیەدا باسی چ دەکەین؟ چۆنیەتی پارێزگاریکردن لەسەر پەروەردەکردنی منداڵ، بەڵام پەروەردەکردنیی ڕاست و دروست تەواو چاک. یعنی ئەو هۆکارانە چین؟ دەبێتە هۆی ئەوەی کەوا لەو ڕێگایانەوە پەروەردەیەکی ڕاست و دروستی منداڵەکانمان بکەین ئەو منداڵنە بەرەو ئاراستەی هەڵدێر و خراپەکاری نەڕۆن. تشتێک سەمامی ئەمانە، تشتێک هۆکاری پارێزبەندیەکی زۆر بەهێزە لەوەی کە بتوانین ئەو منداڵانەمان پەروەردەیەک بن، پەروەردەیەکی خواناسانە، پەروەردەیەکی ڕاست، پەروەردەیەکی دروست، پەروەردەیەک هاوتەریبی لەگەر عادات و تەقالید و عورف و عادەتی ئەو کۆمەڵگەی کوردەواری خۆمان. بەڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە، دەبی ئاگادار بین. یەک لەو خاڵە گرنگانەی کە زۆر مهمە ئێمە گرنگی پێ بدەین بۆ پارێزگاریکردنی پەروەردەیەکی ڕاست و دروست، ئەویش ئەوەیە گەشە پێدان و گرنجیدان بە تێگەیشتنێکی ڕاست و دروست لە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام، لە بۆ دینی خوای گەورە سوبحانه وتعالى. ئەویش چۆن ئێمە دەتوانین خوێندنەوەمان تێگەیشتنمان لە بۆ دینی خوای تێگەیشتنێکی چاک بی، باش بی، بەڕاستی وەکو خوای گەورە خۆی باسی دینی خۆی دەکاتن ئاوا لە ئیسلام بکەین کە خوای گەورە دەفەرموێ ئین الدین عند الله الئیسلام. دینێکی وەرگیراو لە کنخوا، دینێک کە خوا پێڕازی بێ، دینێک کەوە جێگای سەنگ و قەدری ئینسان بیتن ئەو ئیسلامەیە. وەڕەضیت لەکم الئیسلامە دینە. خوای گەورە ئەو دینەی کەوا تەنها بەو ئیسلامە لێتان ڕازی دەبم، خوای گەورە دەفەرموێ ئەو دینەی کە خوای گەورە دەفەرموێ وەذەلِکە دین القەیمە. بەڕاستی ئەو دینەی ئیسلام دینێکی پتە و خاوەن بنەما ڕێک باش دامەزراوە. ئەو دینە بەڕاستی وامان لێ دەکا کە پابند بین بە دینی خوا، منداڵەکەشمان خوای گەورە دەیپارێزی، بەڕاستی پەروەردەکەشمان پەروەردەی بەرەکەتدار باش دەبیتن. ئەو خاڵە لە چەند ڕووەکەوە پێویستە دایک و باوک و هەموو ئەو کەسانەی بە ئیش و کاری پەروەردە دەسن بۆ ئەوی ڕێگاکەیان بۆ ئاسانبی دەبی گرنگی بەو خاڵانە بدەن. یەکەم تۆخکردنەوە و گرنجیدان و برین پتەوکردنی بابەتی عەقیدە زۆر مهمە برای بەڕێزم. یعنی قسەکەیە مەقولە لەناو عەرەبان کە دەڵێ من لەم یەکن لنفسه فكيف يكون لغيره. کەسێک بۆ خودی خۆی هیچی پێ نەبێ، فاقد شيء لا يعطي، کەسێک هیچی لە خۆی پێ نەبی ناتوانی بشبەخشیتن. لێ دەڵێ دەرۆزە ناکرێ لە دەرۆزەکەر، ئێوەنی بەخۆی دەرۆزەکارە چت دەداتێ. لێرە ئەوەی کە زۆر میمە دایک و باوچێک کە بەکاری پەروەردە هەردەستی پێویستە بۆ خۆی خاوەنی عەقیدەیەکی زۆر پتە و داڕژا و عەقیدەی چاک بیتن. ئەویش کە بریتە لە شارەزابوون لە هەر شەش ڕوکنەکەی ئیسلام کە بریتە باوەڕبوون بە خوا، ئینجا باوەڕبوون بە بوونی خوا، باوەڕبوون بە پەروەردیگاریەتی خوا، باوەڕبوون بەوەی کە خوای گەورە شایستەی پەرستە، باوەڕبوون بە ئەسما و صفاتی خوا، قوڵبوونەوە لەو بابەتە بە خوێندنەوەی چەندین کتاب. دەرسێک دانێ عەیب نییە کاکە با عومرت 40 ساڵ 50 ساڵ بی. ئینجا باوەڕبوون بە فریشتە، پێناسەی فریشتە،
صفاتەکانی فریشتە، ئیش و کارە گرنگەکانی فریشتە، کاریگەری و تێکەڵبوونی فریشتە لەگەر پانتای ژیانی ئێمە لەو کاتێ لە ناو زجی داکمانی هەتا ئەو کاتێ شۆڕی ناو قەبر دەکرینەوە، هەتا ئەو کاتی داخیلی بەهەش دەبین یان دەخیرێنە ناو یان ئەو کەسانە خراپان دەخرێنە ناو دۆزەخ، هەر هەموو بەردەوام فریشتە لەگەر ئێمە. باشە چەند میهمەت و شارەزای ئەو مەخلوقی خواوی. ئینجا باوەڕبوون بە کتێبە ئاسمانیەکان بۆی بزانی لۆ خوای گەورە باسی تەورات و ئینجیل ئینجا قورئانیش دەکات، بزانە جیاوازی ئەو قورئانە چەند گەورەیە، چەند زۆرە، چەند جیاوازە لەگەر هەموو کتێبە ئاسمانیەکانی تر. بزانە قورئان شاخەڵاتی دیاری خوای گەورەیە، بزانە قورئان چییە، کتێبە ئاسمانیەکانی پێشتر چۆن بوونە، بۆچی خوای گەورە ئەو کتێبەی دابەزاندووە، کتێبی خوا داوای چیمان لێ دەکا، چک جیاوازیەکە لە نێوان کتێبی خوای گەورە کە قورئانە لەگە کتێبەکانی پێشوو. ئەو خاڵانە زۆر میهمە. ئینجا باوەڕبوون بە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بیتن بەوەی کەوا پێغەمبەران چێن، صفاتەکانیان چییە، موعجیزەکانیان چییە، بۆچی ئەوەندە ئەوانە خەمخۆری گەل و نیشتیمان و خەڵکەکەی خۆیان بوونە. گەورەی پێغەمبەران محەممەد صلى الله عليه وسلم سیڕێک بخینەوە بەوەی عەقیدەکەت دابەزراو دەبی، دەزانی و پێغەمبەرە چەند گەورەیە، چەند خۆشەویستە. ئینجا خاڵی پێنجەم باوەڕبوون بە ڕۆژی دوایی. ڕۆژی دوایی چییە؟ ناوەکانی. ئینجا ئەو کارە ساتانی ڕوو دەدەن لە ڕۆژی قیامەتێ، نیشانەکانی نزیک بوونەوەی ڕۆژی قیامەت، نیشانە گەورەکان لە نیشانە بچووکەکان. ئینجا ئەو هەموو قۆناغی ئەتوو دەیبڕی هەتا دەگەی منزیل و مەسیر و دوا ڕۆژی کۆتاییت کە بەهەشتە یان دۆزەخە خوا پەنامان بدا. چۆن دەیبڕی؟ زۆر میهمە بزانی ئەو قۆناغانە چین کە خوای گەورە لەو هەموو ئاەتەی قورئان لە پەڕی یەکەمە تا پەڕی کۆتایی پەڕێک نییە خوای گەورە باسی ڕۆژی دوایی نەکات، لۆ ئەوەندە گرنگی پێدراوە. هەر کاتێک خوا باسی ئیمان بەخۆ بە ذاتی پیرۆزی خۆی بکە باسی باوەڕبوون بە ڕۆژی دوایی دەکات. من كان يؤمن بالله واليوم الآخر. هەمووی ئەوانە چەند میهمە، کو دەبێمە بلەی غافل بی. ئینجا باوەڕبوون بە قەزا و قەدەر کە ڕوکنی شەشەمە. قەزا و قەدەر چییە؟ قەزا چییە؟ قەدەر چییە؟ بۆ خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو هەموو شتانەی نووسیوە، زانینی خوای گەورە ئایا تەئسیری هەیە لەسەر هەڵبژاردنی ڕێگاکەی ئێمە؟ ئایا خوای گەورە ئێمەی سەر پشک نەکردیە؟ ئایا خوای گەورە سوبحانەه وتەعالە هەر شتێک بینتە سەرڕێی ئێمە بەبێ ویستی ویە، بەبێ زانیاری ویە، حکمەتی تێدانە؟ بەڵێ ئینسان بەو ڕوحە بژی، ئەو عەقیدەی هەبی چەند گرنگە. کورێ بە ڕۆژێک دوو دروست نابی، دەبی هەوڵ بدەی وەکو دایک و باوکە، وەکو کەسێکی کە کاری پەروەردەرەکە، دەبی عەقیدەکە زۆر تۆغ بیتەوە. ئینجا ئەرکانەکانی ئیسلام شەهادە کە دەرێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. لا إله إلا الله معنای چییە؟ کەلیمەی ئیلا چییە؟ الله لە چیەوە هاتووە؟ معنای چییە؟ وەلا و بەڕا کە دۆستایەتی لۆ چێ بی و دوژمنکاری چێ بکەی. ئەو خاڵە زۆر مهمە. ئینجا محمد رسول الله معنای چییە کاکە؟ کاتو دەرێی أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. محمد رسول الله كشاهدي بيددي چیت لەسە دەسەپێری، واتە ناسیری ئەو پێغەمبەرە. ئینجا کارکردن بە سونەتی ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم. ئینجا شارەزابوون لە سنەت و سیرەتی ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم ئەوەیە باوەڕداری ڕاستەقینە بە محەممەد رسول الله. ئینجا ڕوکنی دووەمی ئیسلام بریتە لە نوێژ. کاکە بزانە نوێژ چییە، بزانە سونەتەکانی نوێژ چییە، بزانە فەرز و وازبەکانی نوێژ چییە، بزانە نوێژ بە چ بەتاڵ دەبتەوە. تخوا حیف و مخابن نییە کەسێک عمری 40 ساڵە 50 ساڵە حتا ئێستا نازانێ ڕوکنی نوێژ چییە. دەستنوێژ چییە کاکە؟ بزانە دەستنوێژ کە کلیلی نوێژە، ئەدی نابزانین ڕوکنی دەستنوێژ چییە، دەستنوێژ بە چ بەتاڵ دەبتەوە، نوێژ بە چ بەتاڵ دەبتەوە، سونەتەکانی چییە. کورە کاکە دە کتابێک بخینەوە، یعنی بزانە چه ئیستیفادەچی دەکەیت. ئەگە هەفتەی یەک دەرسی دابنێ لە خزمەت مامۆستایەکی کتێبێکەیە کە پێی دێن فەتح القەریب، بزانە هەموو بابەتەکانی نوێژی لە خۆ گرتیا، واللهی بە 2-3 هەفتە هەمووی دەخینی. ئینجا زەکات
کە ڕوکنی گرنگی سێمی ئیسلامە معنای چییە؟ زەکات لە چ فەرز و واجبە؟ ئەخ نابی پێی ئاگاداربی بڕۆژی بوونی سونەت فەرز پێ ناسەی ڕۆژی ئەو ڕۆژیانی ناپەسەندە ئەو ڕۆژیانی حرامە ئینسان بیگری ئینجا ڕوکنەکانی ڕۆژی سونەتەکانی ڕۆژی ئەو خاڵانە پێویستە ئینسان بزانی ئینجا ڕوکنی پێنجەم و کۆتایی حەجچیە ڕوکنەکانی حەجچیە گرنگی حەجچیە جیاوازی نێوان حەج و عومرە یعنی برا بەڕێزەکان واللهی ئەگەر کەسێک ئاوە شارەزابی لەو عەقیدە جوانە واللهی لۆ خۆشت پارێزراو دەبی خوای گەورە دەیکاتە بەرەکەتی ئەوەی منداڵەکەشت پارێزراوی کە خۆت شارەزاوی ئەینجا منداڵەکەش لەس ئەو عەقیدەیە پەروەردە بکە یەکێک لەو خاڵاتانی تر کە میهمە لە شارەزابوون لە دینی خوا لە تێگەیشتنێکی ڕەوان ڕاست دروست لە بۆ ئەو ئیسلام ئەوەیە فێربوون و شارەزابوون لە ئادابە ئیسلامیەکان ئەدەب لەگەڵ خوا سبحانه وتعالى ئەدەب لەگەڵ پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئینجا ئەو ئادابە گرنگانەی کە پێویستە منداڵەکانمان لێسە پەروەردە بکەین ئادابی ناخواردن ئادابی چوونە ماڵان ئەو هەموو ئادابانەی لە چەند بەرنامەی پێشوو ئاماژەمان پێکرد خاڵیشتر شارەزابوون لە حوکمە شەرعیەکان کو دەبی ئینسان مسلمان بی نەزانی حوکمی زینای چییە ئەخرەت و ئەگەر هات لەو تەمەنەی منداڵەکەت کە گەیشتە تەمەنی 15 ساڵ بەسەرەوە فێری ئەحکامی غوسلی دەکەی فێری ئەوە یەکێک کە چۆن چاوی خۆی بپارێزی فێری اختیڵات و ئەو بابەتانی کە شتە شەرعیەکان هەموو حوکمە شەرعیەکان لە کڕین لە فرۆشتن لە هاوسەرگیری لەو بابەتانە پێویستە بەڕاستی ئینسان لی شارەزابی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بۆ ئەوەی کاری پەروەردەیمان کارێکی ڕاست و دروست و پارێزراو بی پەروەردەیەکی ڕاست و دروست بی ئەویش ئەوەیە کەوا ئینسان بەڕاستی لایەنگیری خۆی یەکلا بکاتەوە لە بۆچی لە بۆ یەکەمیشن لە بۆ دینەکەی کە ئیسلامە ئینجا دووەم لە بۆ عادات و کولتور و نەتەوایەتی خۆت فەخر و شانازی بکە بەو عورف و عادەت و تەقالیدەی کە هەیتت کاکە یعنی ئێستا ئەو ڕۆی کە جێی داخە زۆر جار منداڵ قەشمەری دێ بە کوتەک و شەروار بە جلوبەرگ بە جەمەدانی بە کە ئەوەنە کولتوری با و باپیرانی ئێمەن بابەتی نەتەوایەتی خۆشویستی خاک و نیشتیمان کاکە ئەو خاک و نیشتیمانە مولچی ئێمەی مسلمانە نابی لە بەخاتی گەندەڵکارێک ڕقل لە هەموو شتێکی دەوروبەری خۆت بتەوە بخینە ببیە کەسێکی کارێزما ناوازە لە بواری خۆت لۆیە بەڕاستی ئەوەی کە زۆر میهمە ئینسان فەخر و شانازی بکە بە ڕابردووی دێرینی خۆی فەخر و شانازی بکە بەو پیاوە گەورانەی کەوا مێژووی ملەتەکەت دەری خستون پیاوێکی وەکو سەلاح الدینی ئەیوبی جێگایش فەخر و شانازی نییە پیاوێکی وەکو قازی محەممەد ئەو کابرا جێگای فەخر و شانازی نییە پیاوانێکی تر کە هەڵکەوتون ئەوانە لەسەر دین پەروەردە بوون خەڵکیان ڕزگار کرد ئەوانە جێی ئەوەن هەروەستەیان لەسەر بکرێ گرنگیان پێ بدرێ ناویان دەربکرێ تخوا حیف و مخابن نیە ئێمەی کورد خاوەنی سەحابەیەکی جابانی کوردی هەتا ئێستا ئەگەر ڕەنگە ئێستا لە خەڵکەی زۆر بپرسی ئەو سەحابەی ناناسی سلمانی فارسی چەند بەناوبانگە سوهەیبی ڕۆمی ئەدی لۆ ئێمە جابانی کورد کە ئێمەی ملەتی کورد خۆخۆرین لەو چەند ڕۆژەی ڕابردوو ئەو کابرای یوسف زێدان کە ویستی بێتە ئەو پێشانگایی هەولێر کە کرابووە کە ئەو کابرایە سەلاح الدینی ئەیوبی بە خیانەتکاردا دەدێت بەڵام خۆشبەختانە دەستخۆشی لە هەموو خەڵکێک وایان لێکرد ئەو کابرایە لە شەرم ڕابچیتەوە بە خۆیدا بستەوە کەوا جورئەتی ئەوەی نەکرد بێتن ئەوە ڕۆڵێکی مەردانەیە کەوا شاڵاوی فەیسبوک و شاڵاوی گەنجە مرد و دیندار و بانخوازە بە ڕێزەکان وایان کرد ئەو کابرایە دەرسێکی دا بدرێت داغ بکرێتن کە ئەتوو کابراایکی شایستەی ئەوەی نی پێت بخێ ناو ئەو هەرێمی کوردستانە کە ئێمە خاوەنی سەلاح الدینی ئەیوبین با فەخر و پیاوە گەورانە بکەین خاڵی سێم ئەوەی کە زۆر گرنگە برایانی بەڕێزم دایک و باوک ئەو کەسێک کە کاری پەروەردەکە بۆی پەروەردەکەت ڕاست و دروستبی هەمیشە و بەردەوام دەبی گەشە بە ئیش و کارەکانی خۆت بدەیت
دەبی ئیعتیماد لەسەر خودی خۆت بکەی، دەبی هەمیشە و بەردەوام بگەڕێەوە سەر ئەو سەرچاوانەی کەوا سەرچاوەی زۆر گرنگن لۆ پەروەردەی منداڵ. گرنگترین سەرچاوە بۆ پەروەردەی منداڵ قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڕاستی ئەو دوو سەرچاوەیە سەرچاوەی سەرەکیت. ئینجا سەرچاوەکانی تری زۆر هەن لە کتێبە گرنگەکان لە بیرمەندەکان لە پیاوە چاکان، حتا ئەگەر سەرچاوی غەیری دینیش بی دەکرێت استفادەی لێ بکرێتن. خاڵی چوارەم لە پەروەردەیەکی ڕاست و دروست لە بۆ منداڵ ئەوەی کە زۆر گرنگە گەشە پێدان و گرنجیدان بەلایەنی دڵسۆزی لە ئیش و کار و پەروەردەی منداڵ و کارکردنێکی ڕاست و دروست لۆ پەروەردەی منداڵ. واتە ئەلئیخلاص والئیتقان. ئەلئیخلاص واتە ئەو کەسە لە پێناوی خوا منداڵەکەت پەروەردە بکە با منداڵێکی باش بی لۆ چکە ئەجری لەسەر وەردەگریەوە. خاڵێکی زۆر مهمە ئەو ئیخلاسە خۆل لە خوا یەکلاکەوە چەند ئیستفادەی لێ دەکەی. یەکەم ئەجر و پاداش وەردەگریەوە لەسەر هەر قسێک کە بەرامبەر ئەو کەسێک کە پەروەردەی دەکەی. ئەگەر مامۆستایەکە لەکە قوتابخانە یان دایک و باوک لە بۆ منداڵ یان هەر کەسێک لە شوێنی خۆی. خاڵی دووەم کاتو ئیخلاست هەبوو بەشداری هەموو ئەو خێرەی دەبی کە ئەو کەسە لەسەر پەروەردە کردیا بەشداری هەمان خێر لۆ تو دەنووسێ. لەو ئەجر پاداشتە گەورە. خاڵی سێم فێرکردنی منداڵ و دایک و باو ئەو کەسێک کاری پەروەردەکە ئیشەکەی بەڕاست و دروستی بکە، خیانەتی لێ نەکە، ئیشەکەی بە ئیتقان بەڕێک و پێچی بکە وەکو پێغەمبەری خوددا دەفەرموویە صلى الله عليه وسلم إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خوای گەورە پێی خۆشە هەر کەسێک لە ئێوە ئیش و کارێکی کرد ئیشەکەی بە ئیتقان بەڕێک و پێچی بەڕاست و دروستی بکاتن. خاڵی شەشەم وا تاکە لۆ کاری پەروەردە ئێمە یعنی هەوڵ بدەین منداڵەکانمان ڕابینین لەسەر ئیعتیمادکردن لەسەر نەفسی خۆیان، فێرکردنی پیشەی هەندێک پیشە. مەسەلەن لۆ نمونە منداڵی خۆت لە ڕابینە کاری پەروەردە لەسەوی لە بەرچاوی منداڵەکەت هەندێک کاری دەستی بکە. مەسەلەن ماڵی شتێک تێک چووە بینە با منداڵەکان دەورەت لێدەن هەتا چای دەکەیەوە، دایکەکە ئیشێک دەکا لۆ کە تایبەتە بە کچەکان. ئەوە وا دەکە ئەو منداڵە وەکو کوردەواری خۆمان دەڕێ دەست و پێ سپی دەرنەچی، ئەو منداڵە ئیعتیماد لەسەر نەفسی خۆی بکە، ئەو منداڵە کەسێکی زرنگ و زیرەک و ژیر بیتن، منداڵک بی عەقڵ و فکر و هۆشی زۆر فراوان بیتن بەرامبەر بە هەموو شتەکان بڕی عەقڵی پێدا بشتێت و بتانی سەرکەوتوبی لە ژیاندا. ئەو چەند خاڵی زۆر گرنگ بوو بۆ پارێزگاریکردن لەسەر کاری پەروەردە بە پەروەردەیەکی ڕاست و دروست و پەروەردەیەکی وە کە کاریگەربی لەسەر دڵی و دەرونی ئەو کەسێک کە پەروەردەی دەکەی. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.